سەرەتا بە خێراتنی کەناڵی پەیامەکەم دەستخۆشییان لێەکەین. ئێمە و ڕێکخراوی هاواری خێرخوازی لقی هەڵەبجەی تازە هەستاین ئەمڕۆ بە دابەشکردنی موچە و جلوبەرگ پێداویستی پاکەرەوە بۆ 40 مناڵی نازدار بۆ جەژنی قوربان مانگی موچەی مانگی 5 و 6مان دابەش کردووە بەسەر ئەم مناڵە نازدارانەدا کە بڕی مناڵەکان 40 مناڵ و 40 خانەوادە سوودمەند بن لەم هاوکاریە. خوای گەورە جەزای بە خێری خێرخوازان باتەوە و خوای گەورە سەرکەوتویان کا و دەستی ئێوەش خۆش بێ. عیبادەتە دەستخۆشیەکەم لە ڕێکخراوی هاواری خێرخوازی کە بەردەوام لە خەمی منداڵانی بێباوکدایە و هاوکاریان دەکا و خەمیان دەخوا بە تایبەت ئێستا کە لەم بەردەستی جژنا کە مەبلەغێک پارەی بۆ هێناون و جلی جژنی بۆ دابین کردوون بۆ ئەوی ئەو منداڵە نازدارە بێباوکانە وەک منداڵەکانی تر وەکەو منداڵانەی کە باوکیان هەیە دڵخۆش بن و بۆ جەژن بەدڵێکی خۆشەوە بڕۆنە ناوجەژن و هەست بەکەم و کورتی نەکەن. بەڕاستی پێویستە هەمومان هاوکاری ئەم ڕێکخراوانە بین، پشتیوانیان بکەین، بتوانین لە ڕووی مادی و معنەویوە هاوکاریان بکەین و پشتگیریان بکەین لەبەرەوەی کە ئەمانە ئەیانوێ نەوەیەک بۆم کۆمەلگایە پەروەردەکەن و ئەیانوێ خزمەت بە نەوەیەک بکەن کە لە وێزگەیەک لە وێزگەکانی ژیاندا تاقی کراونەتەوە کە ئێستا هەست بە کەم و کەمی دەکەن بۆیە ئەمان ئەیانەوێ ئومێدیان بۆ بگێڕنەوە پشتیوانیان دەکەن و دانوێ بە شێوازێک پەروەردەیان کەن چونکە بەڕاستی دروستکردن و پەروەردەکردن و تێگەیاندنی نەوەیەک بۆ داهاتوی ئەم کۆمەلگا خزمەتێکی گەورەیە بە کۆمەلگاکەمان چونکە ئێمە پێویستە جیلێک پەروەردەکەین کە جیلێکی ئەمین بێ، دەستپاک بێ، خەمخۆر بێ، خزمەتکار بێ، بە ئومێد بێ، گەشتبین بێ، نەڕووخاو بێ بۆ داهاتوی کۆمەلگا کە بەداخەوە ئێستا کۆمەڵێک ڕێکخراو دروست بوون، ڕێکخراو گەلێکی زۆر دروست بوون کەوا لە دەرەوە و لە ناوە پشتگیریان دەکرێت، هاوکاری مادیان دەکرێت، هاوکاری ئەعلامیان دەکرێت، هاوکاری معنەویان دەکرێت لەوەی کە ئەم کۆمەلگایە و تاکەکانی ئەم کۆمەلگایە و گەنجەکانمان منداڵەکانمان بە هەڵدێردا بەرن و ئەیانەوێکەوە بە کۆمەڵی ڕەوشتی ناشاز و نادروست و دوور لە کولتوری کوردەواری ڕەسەن و دوور لە کولتوری ئیسلامی و دیندارانی ئێمە پەروەردەیان کەن. بەداخەوە ئەو ئاکارە ناشرینانەی کە کۆمەلگای ئەوروپی تێکشکاندووە، ڕاستە کۆمەلگای ئەوروپی ئێستا لە ڕووی زانست و تەکنۆلۆژیاوە پێشکەوتوو بوون، لە هەندێک ڕۆ پێشکەوتوو بوون، بەڵام بە حەقەت لە کۆمەڵێک گرفتی کۆمەڵایەتیان شکستیان خواردووە، گیریان خواردووە. ئێستا خەڵکانێک ئەیانەوێ ئیسترادی ئەومان بۆ بکەن کە ئەو ئاکارە ناشرینانەی کۆمەلگای ئەوانی تێشکاندووە بینی کۆمەلگای ئێمەش بەڕێوە هەڵدێڵ بەرێ کە بەداخۆ دەبوو سوود لە زانستەکەی ئەوان وەرگین، لە تەکنۆلۆژیای ئەوان وەرگین، لە پێشکەوتنەکانی ئەوان وەرگین، نەک سوود لە ئاکارە نادروست و ناشرینەکان وەرگین بەداخەوە کە بێتە زیانێکی گەورە بۆ کۆمەلگای ئێمە. بۆیە ئەو ڕێکخراوانە دامێکی زۆریان دەکرێت. ئەرکی ئێمەیە ئێمەش پشتیوانی ئەم ڕێکخراوانە بکەین، ڕێکخراوی هاواری خێرخوازی و ڕێکخراوەکانی ترکە ڕێکخراوی خێرخوازین کە ئەیانەوێ هەم هاوکار لە خەمی دین و ژینی ئەم کۆمەلگایە بن، لە خەمی دین و ژینی ئەو منداڵانە بن، هاوکاریان بن بەوەی کە هیچ نەبێ ئەو زیانانە کەم بکەنەوە یا کۆمەلگەکەمان بە ئاراستێکی باشدا بڕن. وە گرنگە ئەوانەی کە خێرخوازن ئیمکاناتی مادیان هەیە، گرنگە بزانن خێرەکانیان بە چی ئەدەن، بە دەستێکی ئەمین بدەن، بە خەڵکێک بدەن کەوا یەقینتان هەبێ ئەو خێرانە وەک خۆی دەگا بە دەستێکی ئەمین دەگات. چونکە بەداخەوە لێرە و لەوێ ئێستا ئەمەش ئیستیغلال کراوە، خەڵکانێک هەندێکی بە مەبەستە بۆ ئەوەی کەوا ڕووی ڕێکخراوە جوانەکانیش ناشرینکەن، بۆ ئەوەی کە ئەزانن ئەم ڕێکخراوانە کاریگەرێکی باشیان هەیە لە نێو کۆمەلگاوە بە ئاراستەیەکی باشە هەنگاوە دەنێن، پەروەردەیەکی دروستیان دەکەن و هاوکاریان دەکەن بۆ ئەوەی ئەو ڕوویە ناشرینکەن، لێڵکەن و هەندێکیشان بۆ مەسلحەتی دنیایی و دەستخستنی پارە خەڵکانێک ئەمیشانە ئەکەن، زۆرجار لە سۆسیال میدیا و پەیوەندی دەکەن و شت بڵاو دەکەنەوە. بەڵام بەداخەوە کە من هەندێک نمونەی زیندوم لایە بەڕاستی کەوا ئیستیغلالی ئەو پارانە دەکرێت یا ڕێژێکی زۆر لەو پارانە بۆ خۆیان دەبن.